برونو دوای دەرکرانی پرتوگال و کریستیانو لە مۆندیال دەڵێ لەو باوەڕەدام کە لە ساڵانی داهاتوو لە مۆندیالی داهاتوو ئەم تیپەی ئێستا ئەم هەڵبژاردەی ئێستا ئەم پێکاتی ئێستا توانای هەیە ببێتە پاڵەوانی مۆندیال و ئەنجامی زۆر باشی هەبێت ینی بە شێوەیەک لە شێوەکان قسە دەکات لە دوای وازێنانی کریستیانۆ ئەو هەڵبژاردەی ئینجا باش دەبێت تەحەدا دەکەم نەک 4 ساڵی تر 14 مۆندیالی تر پرتوگال ئەنجامی باشی هەبێت هاندەری ڕاستەقینەی هەبێت چۆن دەڵێ ڕوحیەتی هەبێت کە ئەنجامی باشی هەبێت یان نزیک بێتەوە لە بنەوەی مۆندیال تەحەدا دەکەم کاکلی سەرەتای دەستپێکردنی مۆندیال هەندێک یاریزانی پرتوگال دەیانوت کە ئێمە پشتگیر ڕۆناڵدۆ دەکەین لەبەر خاتی ڕۆناڵدۆ مۆندیال دەبینەوە بڕوا بکات هەر ئەو قسەکان دەدی دەمەوە قسەی هیچ ئەوانە هیچیان لە دڵەوە قسە ناکەن لە دڵەوە قسە ناکەن هەمویان حەزیان لە یەکخوایان ئەستێری یەکەم بن و ڕۆناڵدۆیان لە پێکاتەکە لە یاری ئۆزباکستان 4 دەرفەتیان بۆ کریستیانۆ ڕێکخست 2 دانەی گۆڵ کرد 2 دانەکەی تریش یەکێکیان گۆڵ پارێز ڕێگر بوو ئەوەکەی تریش خوسانۆڤ ڕێگر بوو یعنی چۆن ینی سەرڕم چێت تۆ دەرفەتی بۆ هاڵاند 2 دەرفەتیان بۆ ڕەخسان هەردووچی گۆڵ کرد ڕۆناڵدۆ 4 دەرفەتیان بۆ ڕێکخست لە یاری ئۆزباکستان 2 دانەی گۆڵ کرد 2 دانەش سەیف کرد خسەر لەسەر پورتوگال بین بڵێ ڕۆناڵدۆ شایانی 90 خولەک یاریکردن نەبوو ڕۆناڵدۆ شایانی 90 خولەک نییە بەڵام کێشەیەک لێرە هەیە کێشەیەک بە ئەو یەک لای بکەینەوە ڕۆناڵدۆ کێشایانی 90 خولەک نییە کاک ئەحمەد من یاری بکەم لە شوێنی تۆ یاری بکەیت ڕامۆز یاری بکات کاک ئیسماعیلی مسەوەڕی خۆمان یاری بکات جیاوازی چی ئەگەر تۆپی پێ نەدەی جیاوازی نییە بەڵام جیاوازی هەیە جیاوازی بۆ نمونە هاڵان 90 خولەک لە هێرشبەری یاری دەکات ئەگەر دەرفەتی بۆ ڕێک نەخەن جیاوازی چیە من بم تۆ بیهاڵان بیکریستیانۆ بەڵام 6 خولەک ڕۆناڵدۆ توانێت فشار بکات دواتر ناتوانێت فشار بکات خەڵاس یاریزانێک بێنە فشار لەگەڵ ئەو بڵێ بەڵام ئەو 6 خولەکە کێشایەنێتی یاری بکە هیچ دەرفەتیان بۆ ڕێک دەرفەتیان پێدا لەگەڵ ئیسپانیا 2 دەرفەتی خۆی دروست کرد هیچیان پێ کەواتە دەکری بڵێن ڕۆناڵدۆ کێشەکە بوو نەخێر ڕۆناڵدۆ کێشە نەبوو بەڵام ڕۆناڵدۆ هەڵە بوو کە 90 خولەک یاری بکاتن